پارە لە بەغداوە دەگات و دەست بە دابەشکردنی دەکرێت. بەهۆی دواکەوتنی موچەوە بایکۆت گەیشتە هێزەکانی هەفتای پێشمەرگە. لە سلێمانی کەسێک دوای دزیکردن پەنا بۆ ماڵی خوا دەبات. سڵاو سمەیەم لە تیوەڕۆستی هەواڵتان پێشکەش دەکەم. جۆمانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئاشکرای دەکات تاوەکو ئەمڕۆ سێشەممە دەی کانونی یەکەم پارەی کارمەندانی چاودێری ڕۆژی هەڵبژاردن خەرج نەکراوە. دەشڵێت لە هەفتەی داهاتوودا پارەکە خەرج دەکرێت و لە ڕێگەی بانکەکانەوە دابەش دەکرێت. جۆمانە غەلای سەبارەت بە دابەشکردنی پارەی چاودێرانی سەر سندوقەکانی دەنگدانەوەشی ڕاگەیاند. ڕێکارەکانی ناردنی پارەی کارمەندانی سەر سندوقەکانی دەنگدان تەواوکراون و ئەگەر تاوەکو کۆسایی ئەم هەفتەیە خەرج نەکرێت بە دڵنیاییەوە لە هەفتەی داهاتووەوە خەرج دەکرێت. ئاماژەی بەوەش کرد کە پارەکە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە ڕەوانەی هەرێم دەکرێت. پاشان لە ڕێگەی بانکەکانەوە دابەش دەکرێت بەسەر ئەو کەسانەدا کە لە ڕۆژانی هەڵبژاردن چاودێری کۆمیسیۆن بوون. هەر کارمەندێکی حکوومەت کە بەشداری لە بەڕێوەبردنی ڕۆژی دەنگداندا کرد بێت بڕی ئەو پارەی وەری دەگرێت 150,000 دینارە. هاوکات دەرچووی زانکۆ و پەیمانگاکان 250,000 و فەرمانبەری یەدەک 50,000 دینار وەردەگرێت. ماوەیەکی زۆرە موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە و هەر ڕۆژە و لەلایەکەوە فەرمانبەران و بەشێک لە موچەخۆرانی هەرێمیش داوامەکانیان بایکۆت دەکەن. بایکۆتی داوام لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا بەشێکی بەرچەو لە ئیدار و بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی و گەرمیانی گرتوۆتەوە. هەر لەم پەیوەندیدا ئەمڕۆ سێشەممە دەی کانونی یەکەمی 2024 کارمەندان و هێزەکانی هەفتای یەکێتیش بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە بایکۆتی دەوامیان ڕاگەیاند. هێزەکانی هەفتای یەکێتی دژی دواکەوتنی موچەکانیان لە ناو بنکەی فەرماندەی سلێمانی دەستیاندایە مانگرتن و ناڕەزایەتی دەربڕی. ئەوان ڕایانگەیاندووە تا موچەکانمان دابەش نەکرێت ناچینەوە سەرداوامەکانمان و لە سەرداوای خۆمان سووری. مانگرتنی کارمەند و هێزەکانی یەکەی هەفتە لە کاتێکدایە کە لە سەری ساڵی نوێ نزیک دەبینەوە و هێشتا موچەی مانگی دەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش نەکراوە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی ڕایگەیان تۆمەتبارێک دەستگیر کرا کە بڕەک پارەی لە ماڵک دزیوە و دواتر چۆتە ناو مزگەوتێک و خۆی گۆڕیوە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی لە ڕێگەی بڵاوکردنەوەی تۆمارێکی ڤیدیۆیی ئاماژەی بەوە کردووە. دوای ئەوەی هاوڵاتیەک سکاڵای تۆمار کرد کە لە ماڵەکەیدا بڕێک پارەی لێدزراوە، هێزەکانی پۆلیس لێکۆڵینەوە بە دوواداچوونەکانیان دەست پێ کرد و دوای وەرگرتنی بڕیاری دادوەر توانرا لەلایەن مەفرەزەکانی نووسینگەی نەهێشتنی تاوانی ڕۆژاواوە تۆمەتبار بدۆزرێتەوە و دەستگیر بکرێت. بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی ئاماژەی بەوەش کرد کە تۆمەتبار بە عین لە دایکبووی ساڵی 1990 کە پێشینەی تاوانی هەیە. دانی بە تاوانەکەی دانا و لە ئێستا با بڕیاری دادوەر و بەپێی مادەی 444 لە یاسای سزادان ڕاگیراوە. بە گوتەی پۆلیس تاوانبارەکە پارەی لە ماڵەکە دزیوە و دواتر چۆتە ناو مزگەوتەوە و خۆی گۆڕیوە تاوەکو کەس نەیناسێتەوە. بەڵام دوای بە دوواداچوون ئاشکرا بووە. سێ هەواڵم پێشکەش کردن هەر شاد بن.